ئێمە 4 یادی ئەنفالمان کردەوە هێشتا مانگی نیسانە 16 کۆمەڵکوژی هەڵەبجە بوو کۆمەڵکوژی بەرزانەکانمان هەیە ئەوە مانگی هەشت شتێ کۆمەڵکوژی خوشکبرا یەزیدیەکانە بەڕاستی من ئێمە زۆر وەکو کەسوکاری شەهید و ئەنفال زۆر هەست بەو مەترسی ئاکەین زۆر ئەوە خەتەرە لەسەر کۆمەلگای کوردی ئەم هێرش و داگیرکاریە ئێمە بەتوندی شەرمەزارێکەین لەبەرەوەی ئێمە خوێن لە جەستەمان ئەچێ لەبەرەوەی ئێمە صاحب شەهید و ئەنفالی نامانەوێت دووبارە ئەنفال کرێنەوە و لادێکانمان دیسان خاپور بکرێت ئێمە کاتی سەدام حوسێن زۆر بە لادێ و ئەم سەر ئۆسەرمان کرد کە ئەم ئازادیە بەدەست بێنین ئازادیش ئێستاکە یەکەم پارتی دیموکراتی کوردستان یعنی ئێمە وەکو دایکێک حەست بەو مەترسی ئەەکەین ئەی ئەوان چۆن وات خۆیان بە ساحێب ئێمە ئازانن یان خۆیان بە ساحێبی ئەم هەرێمە ئەزانن چۆن ئەو کۆمەڵکوژێ ئەو داگیرکاریە قبولەکەن بەڕاستی یعنی شەرمەزارێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئەم دەسەڵاتە داوا لە دەسەڵاتەکانی تریشەکەم ئەوەی کە لە بەشدارە لە حکومەتە حیزبە ئیسلامیەکان یەکێتی ئەوەی حیزبە لەم کوردستانە و لە پەرلەمان دائەنشێت ئەبێ هەموویان دەست بەرزکەنەوە هەموویان ئیدانەی بکەن هەموویان بێنە سەرجادا هەموویان داوا بکەن دەوڵەتی تورک دەرکرێ لەوێ ئێمە بەڕاستی بەسەتان ئێمە خوشک و برامان گەریلایە خەڵکی ئەم باشوورەیە لە شاخە یعنی بەیانی ئێمە بە بەرچاوی ئەوانەوە خوا نەخواستە ئەوانە شەهید دەبن و تەرمەکانیان بێتەوە باشوور خەڵکی ئەم باشوورن دیفاع لەم خەڵکە ئەکەن چۆن ئەمانە ئەوە قبول ئەکەن کە ئێستاکە بە بەرچاوی ئەوانە ئەو داگیرکاریە ببێ ئەوان پارێزگاری لە حکومەتەکەن پارێزگاری لە گەلی کوردەکەن من هیوادارم ئەمانە بە چاو ببینن ئیتر خەڵک ئەوەنە ڕجایان لێ نەکە ینی بەڕاستی عیبە ژنێکی وەکو من بە تەمەن بڕۆم داوایان لێ بکەم ئەوان صاحب ئەو دەسەڵاتە و ئەو قووەتە و خۆیان بە ئەندام پەرلەمان و صاحب حکومەت و سەرۆک ئەزانن کەوا ئاوا ملی خۆیان خەوانە لە ئاستیەوە باشە حیزبە ئیسلامیەکان هەمومان ئیسلامین ئەی ئێوە بۆ بێدەنگن ئێوە ئەبێ لەسەر خاک بێنە جواب ئەی هێکێتی ئێوە ینی بەڕاستی من داوا لە هەمویانەکەم داوا لە هەموو حیزبەکانەکەم زەخت بلە پارتی بکەن با ئیتر لەوە زیاتر لەبەر ئەوی دەسەڵاتی یەکەمە لەوە زیاتر ئەو داگیرکاری و کۆمەڵکوژیە نەکرێت کورد لە مێژەوە هەڵدراوە داگیرکاری کراوە و لە ناو ببرێ بەس کورد لە ناو نەچووە کورد صاحب ئیرادەیە بەڵام ئێستاکە وایان لە گەنجەکان کرد ئێستا هەر باسی کوردایەتی بکە گەنج هەر هێمای بۆی نییە هەر ناچێتە لایەوە خەڵک برسیە خەڵک داوای پاراکە خەڵک داوای معاشەکە خەڵک داوای ژیانەکە بڕۆ بەسەتان گەنجمان لە بەحرەکان خنکا بۆ خارجەچن ئەم وڵاتە خۆشەی خۆمانێ ئەم وڵاتە پڕخێر و بێرە بەس ئێمە دژمنمان زۆرە یعنی بۆیە هەوڵ ئەدەن کورد نەمێنێ لەبەرەوەی کورد ئیرادەیەکی بە قووەتی قەت لە ناو ناچێت تو بزانە چەند کۆمەڵکوژری بەسەر کووردا هات کورد هەر وەکو خۆی ماوەتەوە بەڵام ڕاستە قەتڵ و عامەکرێ ئەنفالەکرێ بەڵام ئێستا ئێمە صاحبی حکوومەت و دەسەڵاتین چۆن ئەبێ ئێستاکە ئاوا ڕێبە و داگیرکاریە بدەن کە ئێستا دەوڵەتی تورک ئاوا لادێکان خاپورەکە ڕۆڵەکانمانە کوژێ خوشک و براگەری لاکان با منێک شتێک بڵێن کاتی خۆی داعش لە خواری کەرکووک و هات و جوم کاتە سەر کەرکووک پێشمەرگە و گەریلا لە سەنگەرێ شەڕیانە کرد لە شنگال هەروە بەڵام من ئێستا داوا لە برا پێشمەرگەکانەکەم فری و نەخۆن گوڵ بکەنە قەیلولەی چەکەکانیان نەیکەنە ڕووی خوشک و براگەری لاکان هیوادارم ڕوو بکەن لە دژمن پارێزگاری لە حکومەت بکەن پارێزگاری یعنی ئەگەر ئەوان ڕوو بکەن لە دژمن پارێزگاری حکومەتەکەن اینجا پارێزگاری گەلەکەن نی بەڕاستی شەرمەزاریەکی زۆر گەورەیە کە ئیسە لەم هەرێمی کوردستانە ڕوو ئەدات یعنی ئەوە تا سەیری کە سەرهۆزەکان هاتنە جواب لەسەر کورد سەرهۆزە عارەبەکان داواکەن دەوڵەتی تورک دەرکرێتە دەرەوە ئەی بۆچی کورد دەنگ ناکات بۆچی کورد نایەتە سەرجادە من وەکو دایکێک وەکو کەسوکاری ئەنفال وەکو کەسوکاری شەهید داوا لە هەموو دایکانەکەم داوا لە هەموو خوشک و براکانەکەم بێنە سەرجادە پشتیوانی خوشک و براگەری لاکان بکەن
پشتیوانی پێشمەرگە بکەن، پێشمەرگە فری و نەخوات ڕووی چەکەکانیان لە خوشک و براگەری لاکان نەکەن، ئەوان دیفاعەکەن لە هەر چوار پارچەی کوردستان. خۆی قاجازی دژمن ئەوەیە کە کورد بە کوژ بدا، یعنی شەڕی براکوژی ئیتر ئەو کە ئەوەی کرد بۆ خۆی سیر بازارەکە گەرمە بێ سیر ئەوواکە کورد خۆی بەگوش خۆیان بچێ، یعنی ئەوە مەترسیدارترینە خەتەرترینە کە کورد بەگەژی کووردا بچێ، یعنی نابێت کورد ئەبێ زۆر وشیار بێ لەوەیە، ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێت بە قسەی دەوڵەتی تورکیا نەچنە گەژێکتریە پارتی ئەبێت بەخۆیان بچێتەوە باوەڕ بکە بەیانی گەریلا لە شاخ نەمێنێ. ئەردۆغان یعنی چۆن ئێستاکە بۆ گیان گەریلا ئەخە بە بیانی گەریلا ئەوتێ بەس بۆ بەیانی گەریلا نیە، چۆن ئێستاکە تاو لە گەریلادا ئەو کاتە تاو لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان شەدا بێ جیاوازی هەمووی لە پێشە ئەوان قەتڵ و عامەکان. خەڵکی ئێمە بێدەنگ نییە، خەڵکی ئێمە زۆربەی زۆری خەڵکی ئێمە ئێستا هەڵوێستیان هەیە زۆر بەباشی، بەڵام ئەوانەشی کە بێدەنگە بێدەنگیانیان کردا، نایلن سەرهەڵدان بکەن، نایلن ناڕزایی دەنگی خۆیان بەرزکەنەوە. یعنی خەڵک ئێستا ئەوڵێ ئەمە حکوومەتە دەنگ ناکات، یعنی ئێمە چیمان پێکرێ خەڵک ئێستاکە ئاواڵێ، بەڵام هیوادارم لەو خەڵکە لەو گەنجانە یعنی ئەبێت هەڵوێستێکی جوانیان هەبێ هەر لە هە شوێنێک دەنگی خۆیان بەرزکەنەوە بێنە سەر جادا ناڕزایی دەربڕن. من لە ئەڵێم داوا لە دایکان و باوکانی تورکەکەین، ئەوانش بە قسەی ئەردۆغان فری و نەخۆن، با ڕۆڵەکانیان نەکوژری، ئێمە پێمان ناخۆشە ڕۆڵەی کورد و تورک و هەر کەسێک بکوژرێ. کاتی خۆی سەدام حوسێن شەڕی ئێران و عێراقی دروست کرد، کورد و تورکمان و عەرەبی بە یەکەوە ئەدایە کوشت، هیچ فەرق و جیاوازیەکی نەکرد لەگەڵ ئەردۆغانی شەروا کات هەمووی بە یەکەوە ئەداتە کوشت. ئەو هەموو جوندیە شەهید ئەبێت، من باوا ئەڵێ من ئەڵێم ئەوان تاوانیان نییە ئەویان داتە کوشت. من ئەڵێم با بە خۆیانە بچنەوە بە قسەی ئەردۆغان فری و نەخۆن، ئەمە بسڵمان نییە، ئەمە داگیرکەرە لە عەفرین لە ڕۆژئاوا لە هەمووی بە تایبەتی لە کوردستانی باشوور ئەوەتانی هەوڵی شنگالەداد هەوڵی مەخمورەدا ڕۆژانە قەسپیان ئەکات، یعنی ئیتر لەوە زیاتر چی بکە ئەی حکوومەتی هەرێم ئەی تۆ لەکوێی بۆ بێدەنگی بۆ بەرژەوەندی خۆیەتی ڕێکەوتنی کردووە لەگەڵیانە لەگەڵی دەوڵەتی تورکیا ئەبێت ئەو ڕێکەوتنە هەڵوەشێننەوە. ئێستاش نەچوە بچێ ئەلێرانە هەموو کاتێک کورد ئاشتی ئەوێ داوا بکەن ئەم شەڕ و داگیرکاریە بوەستێنن دژی بوەستنەوە دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی ڕێگەی خۆش کردووە، ئەگەر ڕێگەی خۆش نەکردو ئەی بۆ نایەتە دەنگ، ئەی بۆچی من بەم تەمەنەوە هەست بە و ئازارە ئەەکەم کە لە گوندەکان داگیرکاری هەیە، بۆچی حکوومەتێکە هەست ناکە؟ ئەی تەبعەن ئەمە خۆی ڕێخۆش کردووە، خۆی ئێمە داوا لە حکوومەتەکەی هاوکاریان نەکا بەس بێدەنگ بوون، هاوکاری حکوومەتی تورکیا نەکا بەس هاوکاریان نەکا. ئێمە وەکو دایکان وەکو دایکانی شەهید وەکو کەس و کاری شەهید و ئەنفال داوا لە دایکانی پێشمەرگە ئەەکەم، داوا لە دایکانی کەس و کاری شەهید و ئەنفال، داوا لە هەموو دایکانی بەتەمەن ئەەکەم، داوا لە خوشکە گەنجەکانەکەم، هەموویان هەڵوێست یعنی سەیری ئەوەتانێ دوێنێ کە من بینیم دایکانی باکوور هاتن بێن بۆ سەر سنوور پشتیوانی لەو داگیرکاریە بکەین. ئێمەش ئەبێ هەمومان دەستخینە ناو دەست یەکتری پشتیوانی خوشک و براگەری لاکانمان ڕۆڵە گەریلاکانمان بکەین. ئەبێ ئێمەش هەڵوێستمان هەبێ بێنە سەرجادا بەخوای بەیانی گەریلا لە شاخ نەیەلێت، یەک کوردێکش لەیرە نایەلێک، هەوڵی کەرکووکەدات هەوڵی مووسڵەدات داگیرکاری ئەکات، بەخوا هەدەفی گەریلا نییە. گەریلا ڕۆڵی هەر چوار پارچەی کوردستانە، بەڕاستی هەمومان دڵگرانین بە مۆزا پێمان ناخۆشە، زۆر هەست بەو خەتەرەیە تا ئەکەین کە ئێستا لە سەرگەلی کوردەیە. هیوادارم هەموو کەسی هەڵوێستی هەبێ و من داوا لە هەموو ژنانی باشووری کوردستانەکەم، لە هەموو دایکانەکەم، لە هەموو کچە گەنجەکانەکەم بێنە سەرجادە هەڵوێست دەربڕن دژی داگیرکاری، یعنی هەڵوێست بۆ پاشە ڕۆژی خۆتە، بۆ ئایندەی خۆتە، بۆ مناڵەکەتە. ئەنی بەڕاستی ئێمە من ئەوە تەمەنێکم کرد حکوومەتی هەرێمم بینی هیچ خۆشێکمان لەم حکوومەتە نەبینی. من بەڕاستی ئێستاکە ئەوە تەمەنم گەیشت ئەمە تەرمی دایکم لە نوگرە سەلمان نەگەڕاوەتەوە، یعنی ئاها حکوومەت با بەخۆیان بچێتەوە هەر نەیانێشت کەس و کاری ئەنفال نەیانێشت یادی ئەنفال بکرێتەوە، بۆ ئەنفالێکی تر بەسەرمانێت تێنن بۆچی داوا ئەکەن. یعنی بەڕاستی حکوومەت ئەبێت هەڵوێستی هەبێت. دووبارە و سێبارە ئەڵێم
من داوا لە خوشک و دایکانەکەم ئەبێ هەڵوێستت دەربڕن، ئەبێ بێنە سەرجادە، ئەبێ هیلاک نەبن، ئەبێ ماندوو نەبن، ئەبێ چاویان ئەوە ببینێ کە خوشک و گەریلاکان دراکانیان لە کەرکک دیفاعیان کرد، لە شنگال دیفاعیان کرد، لە سەنگەری پێشمەرگە بوون. من ئەو داوایەکەم لە هەموو خوشک و دایکان ئەبێ کۆڵ نەدەن.